کەمال عەبدوڵڵا بە خێزانی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون بۆ قەزای پێنجوێن بۆ کارکردن. لە وەرزی کوشت و کاڵدا پێنجوێن هەلیکاری بۆ هەزاران کەس ڕەخساندووە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە دێن بۆ کرێکاری. بەڵێ خەڵکی پێنجوێن بەڕاستی قەت هەستم نەکردو کە من لە شارێکی غەریبم هەسەن خەڵکێکی باش، خەڵکێکی لە خوددا نزدیک، خەڵکێکی بە ئیمان، خەڵکێکی زەحمەتکێش و خەڵکێکی دڵسۆز بۆ ئێمە لە ئێرەکە خەریکی شوکارین هەمیشانە پاڵپشتمان بوو. بەڵێ لە ڕۆژهەڵاتەوە کرێکاروشتە زۆر دێن بۆ ئێرە کە لەگەڵ فەلاحەکان خەریکی شوکارن لە شارەکانی دەوروبەری خۆتانەوە سەیسایق هەڵەبجە جەماعەتێک دێن بۆ ئێرە بۆی شوکار لە کاتی شەتڵداناندا. وەڵا من ماوەی 2 ساڵە لێرە مەشغوڵی بە سەرپەرشتی و بەخێوکردنی شەتڵین. خەڵکی ئێرەش بەعام لەگەڵمان زۆر چاکە. بەڵێ سپاس بخوا ئێرە هەڵی کاری زۆر چاک و تایبەتی تێدا شکر بە خوددا جەماعەتێکی زۆر توانیوانە لێرە مەشغوڵ بەکار بن. بەڵێ جەماعەتێکی زۆر لێرە بە عایلەوە هاتوون بە عایلەی لێرە ئیشەکەن بە تایبەت من خۆم عایلەم لەگەڵە من ئەڵبەتە عایلەکەم لێرە هیچ ناکە بەڵام هەر خۆم بەتەنیام و عایلەکەم لێرە لە پێنجوێنە. لە ئێستادا دەستپێکی وەرزی کوشتوکاڵە لە شارۆچکەی پێنجوێن ڕۆژانە هەزاران کەس بە مەبەستی کارکردن سەردانی ئەو ناوچەیە دەکەن و بە مەبەستی پەیداکردنی بژەوی ژیانیان. بەڵێ خەڵکێکی زۆر لەم کاتەیە لەم وەرزەدا سەردانی پێنجوێنەکە خەڵکی سەیسایە خەڵکی دەرەوە ئێران کرێکاری سووری بۆتە بژێوی ژیانی سەرجەم ئەم ناوچانە. باز بۆخوا خەڵکەکەی زۆر دڵخۆشە کە پێنجوێن لە سەرەتای وەرزی کوشتوکاڵەوە چەندین کەس چەندین خەڵک بژێوی ژیانی لەسەر ئەم ناوچە زەریعی و کشتوکاڵیانێ. بەحکوێەوەی ناوچەکەمان ناوچەی کشتوکاڵی بەرفراوانە لە چەند ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی بەرفراوان کشتوکاڵ لە قەزای پێنجوێنە تەشەنەی سندووە بە حکومیەوە بۆتە سەرچاوێکی داهات بۆ زۆرێک لە خێزانەکانی هەرێمی کوردستان. کرێکارەکان لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان و ڕۆماتیەکەن و تەنانەت لە وڵاتەکانی دراوسەیەوە وەکو سووریا کرێکاری سووریمان کرێکاری ئێرانی ڕۆژهەڵات هەیە و زۆرێک ناوچەکانی هەرێمی کوردستان و بە عام سەردانی ناوچەی پێنجوێنەکەن بۆ بەدەستهێنانی بژێویان لە زۆر لە شار و شارەکانی هەرێمی کوردستان و سەردانمانەکەن لە سەیسایق و لە شارە زور و لە هەڵەبجە و لە سلەیمانی و لە عەربەتەوە لە هەموو شار و شارەکانی هەرێمی کوردستان و سەردانی پێنجوێنەکەن بۆ بەدەستهێنانی بژێوی ژیان و کارکردن لەم قەزایە. قەزای پێنجوێن دەکەوێتە ڕۆژهەڵاتی پارێزگای سلێمانی بە دوورینەوە 6 کیلۆمەتر. یەکێکە لە قەزا گرنگ و بازرگانیەکانی هەرێمی کوردستان کەوتووەتە سنووری نێوان ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستان. ساڵانە هاوڵاتیەکی زۆر بە مەبەستی بەدەستهێنانی بژەوی ژیانیان دێنەوە شارۆچکەیە. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای پێنجوێن.